ئازاد 1970 بەرادەران ئاگادار بکەرەوە حوتی ماڵ زەماوەند بکە. ڕاپەڕین ڕۆژهێڵاتنی خۆرێکی نوێ بوو بۆ باشووری کوردستان بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیاریە ناوازەکەی تێکۆشەرەکانی بوو کە کرا بە باڵا و گەردنی نیشتیماندا. بۆیە لەم ڕۆژەدا یەکێتیەکان شانازی بە حیزبەکەیانەوە دەکەن کە داینەمۆی ڕاپەڕین و ئازادی و سەربەستی گەلەکەی بووە. شانازی بەڕاپەڕینەوە کەم و لەسەر تەبەن دەستی یەکێتی و یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو ڕاپەڕین بە تایبەتی جەناوی مام جەلال و ئەو کادرە بە توانانەی ناوێکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە هیچ کەسێ ناتوانێت حاشا لەم شتە ڕاستە بکە. زۆر شانازی پێوەکەم. ڕاپەڕین سەرۆتێکی گرنگ بوو، وەرچەرخانێکی گرنگ بوو بۆ هەموو میلەتی کورد بە هەموو حزابەکانەوە، بەڵام ئەندازیارەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. یەکێتی خاوەنی ئەندازیاری ڕاپەڕینە، ڕاپەڕینیش زۆر گرنگ بوو بۆ هەموو گەلی کورد. جێی شانازیە کە ڕاپەڕین و داینەمۆی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بوو و جێی شانازیە بۆ یەکێتیەکان و ڕێخستنەکان و پێشمەرگەکانی یەکێتی کە توانیان یەکەم بروسکەی ڕاپەڕین لە ڕاپەڕین دەست پێ بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دامەزراندنیدا هەموو هەوڵ و کۆششەکانی لە پێناو بەدەستهێنانی ئازادی و سەربەستی و ڕزگاری گەلەستەمدیدەکەی کووردا بووە. بۆیە ڕاپەڕین ئەو ئامانجەی یەکێتی بوو کە وەک یەکەم کاری ڕزگاری پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستانی کردووە. یەکێتیەکانیش ڕایدەگەێنن کە یەکێتی لە ڕێگەی ڕاپەڕینەوە توانی حکوومەت و پەرلەمان و دامەزراوەکان دابمەزرێنێ. بۆیە دەڵێن یەکێتی لەکوێ بێت ئازادیش لەوێ زیاتر دەستە بەرە بێت. ئێمە وەکو یەکێتیە گۆک و کادرانی یەکێتی هەمیشە شانازیمان کردەوە بە حیزبەکەی خۆمانەوە، بە حیزبەکەی جەنابی مام جەلالەوە کە دینەمۆی ڕاپەڕین بووە و دەست پێشخەر بووە هەمیشە مەفرەزە پارتیزانەکانی، ڕێخستە دێرینەکانی، شانە چەکدارەکانی یەکێتی بۆ ڕاپەڕینی پێکێناوە و دەستپێکی ڕاپەڕێنیش هەر لەسەر زاری یەکێتی و یەکێتیەکانەوە بوو. ئەوە یەکێتی کە کردی لە ڕاپەڕینە بەڕاستی لە مێژووی کوردان نەکراوە تا ئێستا. بۆ چونکە یەکێتی بۆ هۆی ئێوکە لە هەموو شۆڕژەکانی گەلی کوردستانە کە کراوە ڕێز بۆ هەر هەمویان تاکە حیزبێک کە توانی کورگێنێتە ئەم ئاسی ئێستا یەکێتی بوو. حکومەتی دروست کرد، پەرلەمانی دروست کرد بەڕاستی. یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بووە لە 75 خۆتزایی لە 40 هەلومەرجێکە دروست بووە. بۆ ئەوە دروست بوو کە یەکێک لە ئامانج و دەستکەوتەکان ئەوە بووە کە شانازی پێوە ئەوکەین هەتاکو ئێستا ئەوە بووە کە ڕاپەڕین لەسەر دەستی حیزبەکەی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بووە. لە مێژووی ڕزگاری خوازی گەلی کووردا ڕاپەڕین ئەو دەستکەوتەیە کە بووە ئەو مێژووی کەنەوە لە دوایینەوە شانازی پێوە بکەن. یەکێتی و ڕاپەڕین ئەو دوانەیەن کە هەر کات ناوی یەکێکیان بێت بێ ئەوی تریان لاسەنگە. بۆیە لەگەڵ یادکردنەوەی یادەکانی ڕاپەڕینە یەکێتیەکان لە هەر کوێیەک بدوێنی ئەڵێن شانازی بە حیزبەکەمانەوە ئەکەین کە 29 ساڵ لەمەوبەر بەدەست و مەچەکی پۆڵایینی پێشمەرگەکانی و ڕێخستنەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەجارێک حکومەتی بەعسی فاشستیان لەم وڵاتە ڕاماڵی و ئازادیان کردەوە بە گەردنی یەک بە یەکی هاوڵاتیان هەرێمی کوردستانە. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.